بەناس چۆنی ببوورەتوانی بێ بە شوێنەوە 6 ساڵ دەبێت شیلان بۆ هاتوچۆکردن پشت بە دراوسێکەی دەبەستێت. هەوڵیان داوە هەنگاوەکانی کارکردنیان پێکەوە بێت و لە یەک کاتدا بێت. ئەگەر نەش گونجا دەڵێت زۆر جار کارەکانم دواخستووە بۆ ئەوەی بتوانم لەگەڵ بە ناز هاتوچۆ بکەم و گەلێک کەیف خۆشم بە هاتوچۆکردن لەگەڵ ئەودا و بووینەتە هاوڕێش. پێش ناستینی بەناز هێندێ جار بە هێندێ تەکسی یعنی هاتوچۆمە کرد تووشی گرفتە بووم تووشی چۆن بڵم پرسیاری شخصیانە کرد داوای ڕقەمیانە کریت لە بەرەوە زیاتر بە نازم ناسی بەو هاتوچۆکەم. داواکارن ژمارەی شۆفێرانی تەکسی کچان و ژنان زیاد بکات. پێشووتر 6 ژنی شۆفێری تەکسی لە پارێزگای سلێمانیدا هەبووە. ئێستا ژمارەکەیان بۆ نیوە کەمی کردووە. بەڕاستی کێشەیە تۆ خێزانێک ڕۆژانە بەجێ هێڵی ئیش و کارت هەیە لە ماڵەوە بەڵام لەگەڵ ئەوەشان من هەموو شتێکم ینی بەرنامەم بۆ داناوە کە من ئیشی ڕۆژانەی خۆم بکەم هەم ئیشی دەرەوە هەم ئیشی ماڵیشەوە بە تەئکید قورسە خۆشم زانیومە کە ئیشەکە قورسە هەڵیشم ژارد و پەشیمانیش نیم لێی وە تا ئێستا شەر بەردەوام بووم ئینشەڵڵا بەردەوامیشە تەنهاژم سەرخەم لەبەرەوەی بەردەوامم لە ئیشەکەم. لەم کاتەی کە چەند قەیرانێک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کارەکەیان زۆر کەمی کردووە. چاوەڕێی پاڵپشتی و هاوکاری دەکات بۆ ئەوەی گەشە بە پیشەکەیان بدەن و وێزگەیەکی تەکسی تایبەت بە کچان و ژنان کاتەوە. من لە ماوەی ڕابردووە زۆر هەوڵیشممە بەڵام بەهۆی ئەوەی کە من بودجەیەکی وام نەبوو بەڕاستی و وێزگەیە دابنێمەوە کەسێکیش نەبوو سپۆنسەرم بکات وەلایەنی پەیوەندیدار بێ حکوومەت بێ هەر کەسێک بێت لەبەرەوە ئیشەکەی من دواکەوت بۆیە نەمتوانی وێزگەدانم بەڵام ئەگەر بۆ داهاتووی شەڵا شتێکی وا بکرێت زۆر باشە گرفتی هاتوچۆی خوێندکار ئاسانە بێ هەم گرفتی ئەو کەسانی کە بەڕاستی بێزارن لە هەنێک شۆفێری تەکسی. زەمانێکە لە هەرێمی کوردستان شۆفێری ژنان و کچان بۆ تا دیاردەیەکی باو. ئێستا کار بۆەوە دەکەن شۆفێریەکەیان بێتە سەرچاوەی داهاتیش بووە. ڕەبینیا ڕەحمان گەلی کوردستان سلێمانی.